5 هەندێک زانیاری لەسەر خەون بە وەرگرتی ناوەندی ڕێژەی تەمەن نزیکەی 25 ساڵ هەر کەسێک لە ئێمە دەخەوێت و هەروە خەونیش دەبینێ 2190 خەون دەبینین ساڵانە بێنە پێچاوی خۆت تۆ لە ساڵێکدا 2190 خەون ببینی لە شەوێکدا 4 بۆ 6 خەون دەبینی هەندێک لە خەڵکی هەیە دەڵێن ئێمە هیچ خەون نابینین بەڵام ڕاستیەکەی ئەوەیە 99 خەونەکان پاش دەخولەق لە زەهنی تۆ دەسڕێنەوە خەونەکان تووشی شەلەل دەکەن کاتێک ئێمە دەخەوین و خەون دەبینین لەو کاتەدا مێشکمان لا شەمان بە شەلەل بوون دەبات ماسوولکەکان لە کار دەکەون تەنها چاوەکان نەبێ هەندێ جار مەیلەوە بە خەبەری دەتەوێ حەڕەکە بکەی بەڵام ناتوانی یەک جولت بۆ ناکرێ بەتایبەت لەو کاتانەی کەوا کابوس دەدگرێ هەندێک لە خەڵکی لیان وایە ئەم کابوسە شەیتان و جن خەونە بەناو بانگەکان هەندێک خەون هەیە زۆر بەربڵاو و دووبارەیە بە نزیکەی زۆربەی زۆری خەڵکی لە جیهاندا ئەم خەونانە دەبینێ خەونی کەوتنی ددان یاخود بەربوونەوە لە شوێنێکی زۆر بەرز یان هەبوونی چاوپێکەوتنێکی گرنگ خەونەکان ڕاهێنانن هەندێک لە زانایان بڕوان وایە کە خەونەکان ڕاهێنانە لەسەر ژیانی ڕاستەقینەی خۆمان لە ماوەی نووسندا توێژینەوەک لەسەر منداڵی فەڵەستینی ئەوانەی کە لە شوێنی خەتەر دەژین و هەروە ئەوانەی لە شوێنی ئارام دەژین ئەوە دەرکەوتووە کە منداڵانی شوێنی خەتەر خەونەکانیان هەمووی نێگەتیڤە ئەمەش ئەوەی بۆ زانایان دەرخست کە ئەمە ڕەنگدانەوەی واقعیانە بەکارهێنانی خەونەکان زۆرێک لە کەسە سەرکەوتوەکان وهای دادەنێن کەوا خەونەکانیان هۆکار و ئیلهامی سەرکەوتنیان بووە ئیلیاسی داهێنەری مەچینەی دوورومان دەڵێ ئەداواتەکانی مەچینەی دوورمانی لەدەستی وەحشێکەوە بینیوە کە لە دواوە بە دوای کەوتووە لە کاتی بەرەبەیاندا بۆیە لە خەوەڵسان قورسەت چونچێت تۆ لە نزمترین ژێرزەمینی قۆناغی نووسنی زاتۆ پێمان بڵێ چێ دەناسی لەوانەی کە بە خەبەریشن هێشتا لە نێو خەون و خولیای قوڵدا دەژین